تا ڕادێک باشە لە تا ئەوەی کە وەزعەکە خراپە و وەزعی دارایی باش نییە خەڵک ئەیکڕێت شتەکە ئەکڕێت لەبەرەوەی شتێکە ئیسفادەی هەیە هەنوین زۆر کەس بۆ نەخۆشی بەکارێنێ زۆر کەسیش هەیە یەت و پێویستیشی پێێتی و حەزیشی لێتی بەڵام توانای کڕینی شتەکەی نیە لەبەر وەزع خراپەکە باری مادی باش نیە بە شێوەیەکی گشتی باری مادی باش نیە. ئەمڕۆ بەشداریمان کردو لەم پێشەنگایە بە کاری ئیشی هەویری و شیرینی کاری خواردن دروستکردنی شەکەین بەڵام ئەمڕۆ بە ئیشی شیرینی بەشداریمان کردووە. خەڵک سەردانی ئێرە ئەکا و شتەکانیان زۆر بەلاوە جوانە زیاتر ئەویان بەلاوە جوانە کە فۆلکلۆریە شوێنەکە و حەزیش بۆکەن چاپ بخۆنەوە زۆر زۆر و سەرباریەوەی کە ئێستا قەیرانێکی دارایی لە ئارا هەیە بەڵام خەڵک هەر حەزی بە شتکڕینەوە یعنی ئەیکڕێت و شتەکانمانیان بەلاوە جوانە. ئێمە وەکو کارگەی شەنە بەشداریمان لە فستیڤاڵی بەرهەمی ناوخۆیی کردووە کە بۆ مای 5 ڕۆژ بەردەوامە بێ کە سەرجەم بەرهەمەکانمان خۆماڵیە لە ناوخۆی کوردستان بەرهەمیانە هێنین کە کلێنکس و ماوادی پاکەرەوەنی هیچیان ماوادی زیان بەخشیان تیا بەکار نەهاتووە. ئێمە سنتەرێکمان لە شاری سلێمانی کردووەتەوانێ بۆ ئەوەی زیاتر خزمەتی کڕیارەکانمان بکەین بە بەرهەمە ناوخۆیەکان و ئەو بەرهەمانەی کە هیچ زیانێکیان نییە. وە کارگێکی تریش لەگەڵمان بەشدارە کارگەی سلێمانی ئەوان سابوونیان هەیە سابوونەکانیش ناوخۆی هەر کوردستانە کە لە سلێمانی بەرهەمیە هێنن کەشتی زۆر باشن و هیچ زیانێکیان نییە هیچ ماوادێکی زیان بەخشیش بەکار نەهاتووە. ئەم فیستیڤاڵە لە 26 مانگ ڕۆژی هەینی لە سەعات 10 بەیانی کراوەتەوە ڕۆژانە تا 10 شەو ئێمە لێرە لە پێشوازی میوانەکانین هاتاکۆ ڕۆژی 30 مانگ شەوەکەی 65 دوکان لەم فیستیڤاڵەیە کراوەتەوە و توانیمانە ئێمە هەلی کار بۆ 65 بەشدار بوو دابین بکەین. زۆربەی بەرهەمەکان کە لەم فیستیڤاڵەیە پیشاندراون و ئەفرۆشرێن زۆرتر بەرهەمی خۆماڵین هەندێکیان نەبێ کە ئێمە وەکو هەلی کارێک و پێدانی فرسەتێک بۆ ئەو گەنجانەمان کە ئەیانەوێ دەستکەن بە ئیشی خۆیان هێشتومانە بێنێتە ناو فیستیڤاڵ و خۆیان بناسێنن بە خەڵک. بە دەمەوە هاتنی خەڵک بۆ ئەم فیستیڤاڵانە زۆر باشە دوێنێ بە حکمی ئەوەی ڕۆژی هەینیش بوو و خەڵکێکی زۆر لە گەشت و سەیران بوو بەڵام هێشتا خەڵکەکە بەپەرۆشۆ ئەهات بۆ ئێرە و بەرهەمەکان جگەلەوەی کوالیتیان زۆر باشە نرخەکەشی زۆر گونجاوە و لە نرخێکی زۆر کەمی هەیە لە چاو بازار و لە چاو ئەو فیستیڤاڵ و شوێنانەی ترکە ئەفرۆشرێ.